تا دێت دۆخی سیاسی کەرکووک بەرەو خراپتر هەنگاو دەنێت و پارێزگاری بە وەکالەتی کەرکووکیش ڕێگە بە سەرۆکی لیژنەی ئەمنی ئەنجومەن نادات بەشداری لە کۆبوونەوە ئەمنیەکان بکات. ئەمە سیاسەتێکە حکوومەتی ناوەند لایەکەوە کە ئەوێ وەکو حالەتێکی تەوارێ حاکمێکی عسکەری لەگەڵ نایب مەحافز شکارەکان بەرن بەڕێوە تعتیلکردنی هەموو مؤسسات کراوە و ڕەبتی کراوە بە دەوایرەوە. یعنی بۆ نمونە من سەرۆکی لیژنەی ئەمنیم نایەنن بچمە کۆبوونەوەکانەوە بە هەموو لیژنەکان وەستاوە ڕاگیراوە ئیشیان نابینێ کۆبوونەوەکان ناکرێت لەبەرەوەی چی بەریدی دایری کەرکووک نایە بۆ ئێمە تەوجێه کراوە ئارەسە کراوە بچێ بۆ محافز. ئەمە لاکەیەتی یعنی بەزدەستی ئێمە نییە خۆیان هەتاوەکو هەڵبژاردن بە قسان بەڵام بەردەوامبوونی هەیە. کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک هۆشداری دەدات لە ئەگەری بەردەوامی خراببوونی دۆخەکە لە ناوچەکە و یەکێتی و پارتیش بە بەرپرسیار دەزانێت لە خوڵخاندنی ئەو دۆخە سیاسیە خراپە. یەکێتیش بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە سیاسی شارەکە داوای ڕێخستنی نێوماڵی کوورد دەکات و دەڵێت پارێزگاری کەرکووک بە وەکالەت کار دەکات بۆ پەراوێز خستنی کورد لە کەرکووک. بەداخەوە حزبی دەسەڵات لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەوڵی ئەوەیان داوە کە ئەو سیاسەتی کە لە هەرێمە هەیە بێن لێرش پیادەی بکەن. بەڕاستی ئێمە زەرمان کردووەک و حزبە کورسەکان لە کورسانەکانی کەرکووک هەتا هۆکارە بووە کە بوو ئەوەی کە ئێستا پارێزگار دیاری نەکرێ بۆ کەرکووک حتا ئەمنیەکانی کوردیەکان بە تایبەتی پێشداری پێ نەکرێ لە پارێزگا و گوێ بە حزبی کوردی و دەسڵاتی کوردی نەدرێ بەکەیف خۆیان کاری خۆیان ئەکەن و گوێ بە لایەنی کوردی نادەن. بەڕاستی ئەمە کارەسا دروستەکە لە کەرکووک ئومێدەوارم بە حزبە کوردیەکان بەجددی بێنە پێش بە تایبەتی حزبی دەسەڵات ئەگەر ئاوا بڕا کارەساتی زیاتر لە قومیە لە کەرکووک وەزعەکە بەرەو خراپتر ئەچێت. دیارە کۆمەڵی کێشە دروست بووە پارێزگاری کەرکووک ئەوێ سوود لەو فراغە وەربگرێت سوود لەو بۆشایانە وەربگرێت کە ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگایە کە کۆنابنەوە ئەویش دیارە پارێزگاری کەرکووک ئیسە بە ئیتیزاهە ئیشەکە بۆ ئەوی کورد تەهمیشکا لەم شارە.